ئاگاداریەک لە زمناکۆوە بۆ ئازاد 1760 برادران ئاگادار بکەرەوە حوتی مانگ زەماوەند بکەن. لە ڕاپەڕینەکە بە هەمووی لە مانگی سینەوە یەک لەسەر تاسەری کوردستان 120,000 ئەفسەر و دەرەجەدار و سەرباز بەدیل گیران. تا ساڵی کۆتایی نەوەتەکانیش هەموو تاکێکی ئەم هەرێمەی ئێمە شانازی بە دەستکەوتەکانی ڕاپەڕینەوە. پێنجی ئازاری هەموو ساڵێک بە یادی ڕاپەڕینی جەماوەری باشووری کوردستان لە دەست زوڵم و زۆری ڕژەمی بەعەز دیاری کراوە. 31 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر یادی ڕاپەڕینی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا لە دەست ڕژێمی باس لە 5 ئازاری ساڵی 1991 بۆ یەکەم جار ڕاپەڕین لە ڕانیا دەواازەی ڕاپەڕینەوە دژ بە ڕژێمی باس دەستی پێکرد. کاتێکیش باز لە ئامانج و دەستکەوتەکانی ڕاپەڕین بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکرێت. هاوڵاتیان نیگەران و دەڵێن هێشتا بەشێک لە ئامانجەکانی ڕاپەڕین ماوە کە هێشتا نەهاتووتەتی. ڕاپەڕین کردەیەکی جەماوەری خەڵکی باشووری کوردستان بوو لە دژی ڕژەمی باعس بە پاڵپشتی هێزی پێشمەرگە. ڕاپەڕین لە 5 ئازاری 1991 لە شاری ڕانیەوە دەستی پێکرد و تا 21 ئازاری هەمان ساڵ لە پاش ئازادکردنی کەرکووک کۆتایی هات کە بەو شێوەیە دام و دەستگاکانی ڕژەمی باعس لە باشووری کوردستان کرانە دەرەوە و سەرجەم هێز و سەربازەکانیان کوژران و ڕاوندران. سەبارەت بە مێژووی ڕاپەڕین و هۆکار و دەستپێکی ڕاپەڕین لە دەست زوڵم و زۆری ڕژەمی باس پێشمەرگە و بەشداربوونی ڕاپەڕین دەڵێن لە ئەنجامی ئەو زوڵم و زۆر و سەرکوتکاری ڕژێم دەرهەق بە کوردستان سەرەتا هاوڵاتیان و پاشان پێشمەرگە توانرا ڕاپەڕین ئەنجام بدرێت و کۆتایی بەو ڕژێمە بهێنرێت لە باشووری کوردستاندا. لە 5 مانگ ڕاپەڕینی ڕانیە و ئەو دەبەرە دەستی پێکرد چونکە لەوێ ئامادەکاری جیاتر کرابوو باشتر کرابوو چونکە یەکەم نزیک بوو لە سەرکردایەتی ئێمەوە لە قاسمەڵش و لە زەڵێ و لە قاسمەڵش کە لەوێ بنکە و بارگاکانی ئێمە هەبوو لەوێت. دوو عەزیزبەگی ڕەحمەتی کە پێشمەری 76 بوو لەگەڵ کوڕیشی ناوی کاکوردۆ بوو کوردە دەورەیشان پێبینی بۆ بێسیم چووکە و بێسیمشی نەبوو پێشتر لە جیهازوشتی نازانین دەورەیەشان پێبینی لەوێت لە قاسمەڵش کە فێر بوو بە ماوەی لە ماوەی هەفتەیە کەمتر مزەفرە هەموو شتێکیاندایە و ئەوان چوونە خوارەوە بەڵام پێشترەوە لە پێش هەموو هێزەکانی تربەند ئەوان چوونە خوارەوە ماوەی ماگونیە 2 مانگ لە مەنتیقەی سەرکەپکان و ڕانیە و ئەو دۆڵی شاوری ئەوانە بوو برادران لەوێ ئەوانەی کە هەمان بوو لە ناوە جێڕیان بۆ کردبوونەوە کە جێهازەکەشی هەموو جارێکە پەیوەندی کرد بۆ یەکەشفن بێ لێ شوێن نەیەکرد بە کۆڵ ئەیدا بە کۆڵیا ئاڕێڵێکی سەفەری هەبوو چوو لە شوێنێکی دوورەوە بۆ ئەوەی چونکە ڕست نەکرێت ڕست بکرێ بزانین لەکوێ بچین کەمینی بۆ دانێن هەرجار لە شوێنێک ئەیکرد بەڵام شوێنێکیان هەبوو خۆیان سیاحەشادا بوو بە خەڵک بە پێچوو بۆ لایەن و هاوکاریەکردن و ڕێنمەیان ئەدانێ و نامەکانیان پێگەیان دوانیان دەگەیان ئەو بۆ ڕانیە لە 5 مانگە ڕاپەڕی چونکە هەموو شتێکیان تەواو کرد بوو. ڕاپەڕین دیارە مێژوویەکی هەرگیز لەبیر نەکراوی ڕابردووی خەباتی گەلی کوردستانە. ڕاپەڕین لە ئەنجامی پەنگ خواردنەوەی ئەو هەموو زوڵم و زۆر و ناحەقیە بوو کە ڕژەمی بەعس بەرامبەر بە گەلی کورد و بە هەموو گەلانی عێراق و ناوچەکەیە کرد. زوڵم و زۆری حیزبی بەعس ینی گەیشت بۆ ڕادەیە کە لە ناو ناخی هەموو تاکێکی ئەم عێراقا بە تایبەتی کورد بە حکمی ئەوەی کە ڕژێمی بەعس دوای وەساندنی شەڕی ئێران عێراق کە شەڕی ئێران عێراق نەما هەرچی هێزەکەی بوو بە هەموو توانایەکیەوە بە هەموو ئیمکانیەتێکی عسکەریەوە پەلاماری ناوچە ڕزگارکراوەکانی ژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگەی کوردستانیدا ئەنفالی کرد کیمیابارانی کرد یعنی هیچ شتێک نەما کە ڕژێمی بەعس بەرامبەر بە گەلی کورد بە تایبەتی لەگەڵ ئەوەشا بەرامبەر بە گەلانی عێراق نەیارەکانی خۆی بەکاری نێنێ لەبەر ئەوە ڕاپەڕین دەرئەنجامی پەنگ خواردنەوەی زوڵم و زۆری حیزبی بەعس بوو بەرامبەر بە گەلی کورد و بەرامبەر بە گەلانی ناوچەکە. گەنجانی تەمەنی دوای ڕاپەڕین لەبارەی ڕاپەڕینەوە
باز لەوە دەکەن کە ئەوەی کە سوکاریان بۆی گێڕاونەتەوە لە نێوان ئامانج و ئەنجامەکانی ڕاپەڕیندا زۆر جیاوازی هەیە و بەشێک لە ئامانجە سەرەکیەکانی ڕاپەڕین هێشتا بەدی نەهاتوون. ئێمە ئەو جیلە بین کە ڕاپەڕینمان نەبینیوە، بەڵام لە کەسوکاری خۆمان و لە دایک و بۆکماننک و باپیرمانەوە بۆمان ئەگەڕنەوە کەچی بەرخودان و خەباتێکیان کردووە. ئەو هەدەفانەی کە ئەوان ئامانجیان بوو ینی بەدەستی بهێنن لە ڕاپەڕینە، ئەوەی زۆر گرنگ بووە ڕزگاریان بێت لەو ژێردەستی کە لەژێر دەستی سەدام حوسێنە هەیان بووە، ئازادی بۆ خۆیان فراهەم بێنن کەونە بارێکی خۆشگوزەرانیەوە. ئەو بووە بەشێک لەو ئامانجانەی کە ویستیانە هاتۆتە دی. یەکە لەوانە خۆمم کە بەرهەمەکەی ئەبینم، یەک لەو بەرهەمە گرنگانەی کە هەیە بوونی و ئازادیەیە کە وەکو پێشتر باسی ئەەکەن کاتێک ئێوارە داهاتووە وە دنیا تاریکی کردووە، هیچ کەسێک نتوانیوە بە ئاسوودەیی بچێتە دەرەوە. کاتێک کەسێک چوبێتە دەرەوە گرتووانە و بردوانەتە ناو سجنەکانەوە، زۆر کارکە ئەم کەسە دنیای نەبینیوەتەوە. بەڵام ئێستا هەر کەسێک من هەر کات بمەوێت ئەچمە دەرەوە، هیچ کەسێک کێشەم بۆ دروست ناکالەوەەوە. بۆهۆی قەیرانی داراییەوە کۆمەڵە ئیشکالیات ڕوبەڕووی خەڵک بوونەوە، ئەمە وای لە خەڵک کردو بکێتە بارێکی دارایی ناهەموارەوە. زۆر کەس لەوانەیە کە ئیبیستین ئەیبینین پەشیمانن لەوەی کە ڕاپەڕینیان کردووە، چکە ئەڵێن ئەو داهاتەی کە لە وڵاتەیە زۆرە، بەڵام ئەم داهاتە بەلاڕەیە ئەبرێ ئەدزرێ بەکار ناهێرێتەوە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان کە خەڵک سورمەن بێت. ئەگەر بڵێم هیچ کەم لە ئامانجەکان نەگەشتۆتە جێ لەوە چێ مەقسێکی زۆر مبالەغە بێت، لەبەرەوەی هەمومان ئاگادارین جیاوازی کۆن و تازە زۆرە. بەڵام قسەکە خۆی لێرەیە کاتێک کە تۆ خاوەنی دەسەڵات و حکومڕانی خۆت نەبوویت، ئەکرێ هەموو شتێکت بەسەر بێ لەلایەن دەسەڵات و ڕژێمێکی ترەوە کە حکمی تۆکە. بەڵام تۆ لە سەردەمێکای ئەو کەسێک کە دەسەڵاتدار و مەسوولتە کووردە، ئەو کەسێک کە کاروبارەکانە بەڕێکا کووردە، ئەو کەسێک کە هەموو ئیشەکانت بەدەست ئەوە کووردە. ئایا لە ئێستا هەموو ئەو حەق و مافانەی کە پێویستەکە بۆ ئێمەی گەنج لە دوایەوەی کە ڕاپەڕین کراوە بۆ ئێمە گێڕدراوەتەوە ئامانجەکانی ڕاپەڕین هاتۆ دەجێت نەخێر. مەفروض بوو لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەم وەزایکی ئێستا خوڵقانوێتی زۆر لەم باشی بخوڵقانەیە. ئەوش لە ڕووی چیەوە؟ لە ڕووی ڕێگەبانەوە، لە ڕووی ئاو کارەباوە، لە ڕووی هەر ژیانی عامەوە، لە ڕووی هەلی کار بۆ گەنجانەوە، لە ڕووی بەخێوکردنی پیرەکانەوە. بۆیە کۆمەڵک خاڵی زۆر هەیە کە ئەبووە بکرێ نەکراوە. دوای 31 ساڵ پرسیار دەکەین لە پێشمەرگە و بەشداربووی ڕاپەڕین. ئایا ئامانجەکانی ئەم ڕاپەڕینە گەورە و مێژوەی خەڵکی کوردستان چی بوون؟ ئەی ئەنجامەکانی چی بوون؟ ئایا ئامانج و ئەنجامەکان ئاراستەیەکی ڕاستیان هەیە یان ئاراستەیەکی تەواو پێچەوانەییەکەن؟ ئێمە هەتا چەند ساڵێکی تا پێش شەڕی ناوخۆ بەڕاستی خەڵک زۆر دڵخۆشحاڵ بوو، دڵسۆز و بەرامبەر بە وڵاتەکەی. بەڵام دیارە خۆشتان نەزان لە هەموو شەوەی شەڕی ناوخۆ سلبیات شتێکەوێ. بەڵام شەڕی ناوخۆ تۆزێ تەسیر کاریگەری کرد. دوای شەڕی ناوخۆ اتفاقی استراتیژی بینی یەکێتی و پارتی ئەنجام برا دیسان خەڵک خۆشحاڵ بووە، هەندێ پابەتبوونیان زیاتر بوو بە حزبەکان و بە حکوومەت و بۆوانەوە. بەڵام وردە بە تابەتی لە دوای ڕوخانی ڕژێمەوە ئەو وەزعی کە دروست بۆ ئێستا باس گەندەڵی و نەوفرۆشتنی نەو بە ناشەفافی و ژیانی خەڵکی گوزەرانی خەڵک خراپ بوو، حەساری ئەو بجە بڕا لە عێراق و لە ئەنجامی ئەوەی کە نەوت دەفرۆشتێت لێرە بە یەکلایەنە، ئەو حەسار خراە سەر کوردستان و بجەمان بۆ ناهاتووانە وەزی خەڵک خراپ و خەڵکی ژیانی ئەوێ. ئەمەی کە ئێستا گەورە بوو و گەنجە و ئەو هەموو جیلە حتا نەک مۆلدینەوە یەک بەدواوە ئەکاتە 32 ساڵ، بەڵام تۆ مولدی 85 بەدواشەوە کاتە 6 ساڵ عمری بووە. ئەو مولدانە جرایمەکانی ڕژێمیان لەبیر نیە و نەیاندیوە. فیداکاری پێشمەرگە و پارتیزان و شەڕە گەورەکانی کوردستان و ئەنفال و ئەوانیان لەبیر نییە، لە بەرچاو نەبوو چونکە لە زمانی ئەوانان نەبووە. خەڵک ئێستا ئازادی ئەبێ. بە بڕوای من تا ساڵی کۆتایی نەوەتەکانیش هەموو تاکێکی ئەم هەرێمەی ئێمە شانازی بە دەستکەوتەکانی ڕاپەڕینەوە کرد. بەڵام زۆر بەداخەوە ئێمە سیاسیەکانمان سەرکردەکانمان وەکو پێویست نەیانتوانی ئیستثماری دەستکەوتەکانی ڕاپەڕین کەن. یا بڵێم ئێمە ڕابردوویەکمان نەبوو لە بەڕێوەبردننی وڵاتە لە ئیدارەدانی حکومە لە وڵات. زۆر بەداخەوە یعنی وای لێ هات کە ئامانجەکانی ڕاپەڕین بە لا ڕێدابرا بوو بە منافەسەی سیاسەتی بینی حیزبەکان لە ساڵی لە 1/5/94
ئەوە بوو شەڕی براکوژی دروست بوو کە بەڕاستی ئەمە یەکێکە لە برینە ساڕێژ نەبووەکانی دوای ڕاپەڕین لەسەر دەسەڵات و لەسەر بەرووبوومی وڵات کە ئیتر بوو بە منافەسەی حیزبایەتیوەوانە. ئامانجەکانی ڕاپەڕین وردە وردە لە دوای ئەوەوە کەوتە بەر مەترسی مەسلحەتی حیزبایەتی، کەوتە بەر مەترسی بەرژەوەند پەرستی تاکەکان. زۆر بەداخەوە من هەموو کاتێ وتومە ئێمە سەرکردەیەکمان نەبوو بتوانێت ڕابەرایەتیمان بکە. هەمیشە پەیوەندیەکانمان لەگەڵ لایەنەکانی دەرەوە، لەگەڵ دەوڵەتەکانی دەرەوە، زۆربەی کاتەکان سیاست بۆ کوردستان لە دەرەوەدا ڕێژراوە. ئەمە واقعەکە دەسەڵاتی ئێمەیتیان نەبووە، لەبەرەوە هیچ پشتیوانێکمان نەبووە، لەبەرەوە خۆمان تەجروبەیەکی پێشووترمان نەبووە لە ئیدارەدانی وڵاتە، لە بڕێوەبردننی وڵاتە، لە سیاسەتی ئیدارەی دەوڵەتداریە.